بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە خزمەتیەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان باسی پاشەکەوتی موچە و لێبڕین و دواکەوتنی یەکەین تاکەی بەردەوامە بێت. ئەم حکوومەتە یاخود هەرێمی کوردستان لە سایەی دەسەڵاتی ئەم حکوومەتە و حیزبەکانی دەسەڵات هاوڵاتیانی ئەم هەرێمە زۆریان ناڵانووە و زۆرە چێژن لە زوڵم و زۆرداری و ناعەدالەتی. هەموو سێکتەروکایەکانی گرتووەتەوە، تەنانەت موچەی فەرمانبەران و مامۆستایان و تەواوی چین و توێژە جیاوازەکان. خۆشەویستان، حکوومەت پشتی بە داهاتی ناوخۆ و فرۆشی نەوت و پارەی زاتی خۆی بەستووە، بەڵام هاوڵاتیەکانی لە ئاستێکی زۆر خراپدا ژیانە گوزەرێنن. ساڵانی ڕابردوو ئەم حکوومەتە زۆر دڵنیایی دەدایە خەڵکی هەرێمی کوردستان گوایە بەغدا موفلیسە و بەغدا ناتوانێت موچە بنێرێ، ناتوانێت موچە بدا بە فەرمانبەرەکانی خۆی. چۆن ئەتوانێت موچە بنێرێ بۆ هەرێمی کوردستان؟ لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک وەفد و وفود بەرەو بەغدا کەوتنە ڕێ، چەندین جار بەدەستی خاڵی گەڕاونەتەوە بۆ هەرێمی کوردستان. بۆ ئەمە پرسیارەکەیە، بۆچی ئەم وەفدانەی کە ڕۆشتون بۆ بەغدا بەدەستی خاڵی گەڕاونەتەوە؟ هۆکار ئەوەیە کە هیچ نیازێک یاخود هیچ نیەتێکی باش لەلایەن حکوومەتی هەرێمەوە نییە بۆ تەسلیمکردنی ئەم نەوتە بە حکوومەتی عێراقی و حکوومەتی فیدراڵ، دوجار ئەوانیش بەشە بودجەی هەرێمی کوردستان وەکو خۆی بنێرن بۆی بە شێوەیەکی عادیلانە دابەشرێ بەسەر فەرمانبەران و موچەخۆران. لە 2014ەوە ئەم معاناتە هەیە لە هەرێمی کوردستان، لێبڕینی موچەش بەردەوامە. ئایا ئەو موچانەی کە لە فەرمانبەران بڕاوە پاشەکەوت کراوە، پاشەکەوتی ئەم موچانە بەرەوکوێ ئەڕوە؟ چێ لی بەرپرسە؟ ئەو حکوومەتەی لە کابینەی ڕابردوو بەڵێنی داوە بە ئەوەی کە پاشەکەوت کراوەکان بجێڕێتەوە، هەمان ئەم حکوومەتە بەڵێنی وادا بە هاوڵاتیان. ئایا ڕۆژێک لە ڕۆژان ممکنە ئەم شتە ڕوو بدە و پاشەکەوتی موچە بدرێتەوە بە فەرمانبەران و ئێمەمانان؟ ئەمە و چەندین پرسیاری تر لە تەوەری ئەڵقەی ئەم جارێ بەرنامەی دوانگەی خەڵک باسی لێواکەین. هەڵبەتە بەرنامەکەمان خاڵی نییە لە بەشداری ئەوەی ئەزیز فانە بەڕێزەکانمان، هاوڕێ ئەزیزەکانمان ئەوانەی لە فەیسبوک و ئینستاگرام و شوێنەکانی ترەوە متابعی بەرنامەکەکەن خۆشحاڵیان کردوین هەمیشە بە کۆمنتی جوان و دەربڕینی جوانترین وشە گزارشت لە معاناتی خۆیان ئەکەن و ئەو کۆمنتانەی کە نووسرێ من لێرەوە ئەیخەمە ڕوو لە خزمەتی ئەوەی ئەزیز. محەممەد عەلی نووسیوێتی تاوەکو ئەو کاتە بەردەوام دەبێت کە میلەت خەوتووە کەی بە ئاگا هات. دڵشاد محەممەد دەڵێ تاوەکو ئەم دوو حیزبەی بنەماڵە حکم بکات. سەرکار حەمزەش نووسیوێتی تا گەندەڵی بمێنێ دزی تەواو نابێ. هاوڕێنامۆ نووسیوێتی تا دز و جەردە سەرکردە بێت حاڵمان لەمە باشتر نابێ. شادی میرانیش نووسیوێتی هەتا ئەو کاتێ خەڵک ڕازی بێ هەر ئەوە حاڵمانە بێ. ئەحمەد حەمەدیش نووسیوێتی بەردەوام دەبێت تا یەکێتی و پارتی لە دەسەڵات بن. محەممەد عەلیش نووسیوێتی هەتا ئەو کاتەی پارەی نەوەی نەوەکانیان زیاد نەبێ هەر بەردەوامە بێت. ڕۆژان عەزیزیش نووسیوێتی هەتا ئەو کاتەی خەڵک بخەوێ و بێدەنگ بێ لە ئاست مافە سەرەتایی و داواکانیان. شاهلا عومەر نووسیوێتی هەتا خەڵک دەنگ بدات بەم دەسەڵاتە گەندەڵی هەر بەردەوام دەبێت. جمعە خالیدیش نووسیوێتی هەتا ئەم دەسەڵاتە حکومان بکات هەر بەردەوامە بێ. ئیبراهیم محەممەد دەڵێ تەنها داواکارم خۆی گەورە بەزەیی پێماندا بێتەوە. هیوا کۆی نووسیوێتی ئەگەر ئەم دەسەڵاتە بەردەوام بێت هەتا ڕۆژی قیامەت بەردەوام دەبێت. کاروان حەدادیش نووسیوێتی تا ئەو کاتەی موچە یاخود موچەخۆر قبوڵی ئەم وەزعە بکات. سەید سەلمانیش دەڵێ تاکو ئەم دوانە لەسەر حکم بن هەزار جار دڵنیا بە هەر بەردەوامە بێ. فەریدە فەرەجیش نووسیوێتی تا ئەو کاتەی ئەم حکوومەتە دەست لە دزی و درۆ هەڵدەگرێ. نەوزاد شێزادیش نووسیوێتی هەتا میلەت و موچەخۆر غیرەت پەیدا دەکەن. محەممەد خەرجانەیی نووسیوێتی هەتا حکم بە دینی ئیسلام نەکرێت هەر بەردەوامە بێ. ئەڤین بورهانیش نووسیوێتی تا ئەم دەسەڵاتە حکم بکە هەتا شەرعی ئیسلام حکم نەکات هەر دزی بەردەوامە. لەیلا محەممەد دەڵێت تا ئەو کاتە ئەم دەسەڵاتە واز لە دزی دەهێنێت هەر بەردەوام دەبێت.
زەهرا ئەحمەدیش نووسیوێتی تا ئەو کاتەی دەسەڵاتی حزبی لە حکوومەت گەورەتر بێت کۆمپانیای حزب داهاتی لابێت. ئەرسەلان عەبدوڕەحمانیش نووسیوێتی تا ئەو کاتەی خۆری دەسەڵاتی ئەم دەموچاوانەی نزیکەی 30 ساڵە فەرمانڕەوایی دەکەن ئاوا دەبێت. بەڵێ بەڕێزان ئەمە بەشێک بوو لەو کۆمنتانەی ئێوە عزیز کە لە تەوەری ئەڵقەیەم جارە بەشداریتان پێکردووە. سوپاسی یەک بە یەکتان ئەەکەین، دەستان خۆش بێ، ماندوو نەبن. لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی پەیام هەیە، توانن پەیوەندیمان پێوە بکەن بۆی قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین. ئەگەر پەیوەندی هەیە تەحویلی کە. بەڵێ. کاک حەمەد ڕەشید وەرەگرم لە ژارەوە. باش. کاک حەمەد ڕەشید فەرموو. کاکە لە خزمەتدا ئێوارەت باش. ئێوارە باشتر بۆ جەنابەت. بەڕێزی. لە خزمەتم کاک حەمەد ڕەشید. بەڕێزی. فەرموو گیان. کاکە. بەڵێ گیان. کێشەکە لەوەیدایە بەدیل نییە. بەدیل نییە. بەدیل نییە کاکە زۆرمان هاوار کرد. ڕەم بێ لێ یادت بێ لێ یەکەم ڕۆژیەوە هاوارمان کردووە کاتان لێ دەکەین مەعارەزە بەرەیەکی تۆکمەتان ببێ هەر یەکەی قەی ناکەسێت کچی تێدا بەستە نییە لە ڕووی سیاسیوە تۆ وڵات بۆ چیە چۆنە ئیسلامی عیلمانی چی تێدا بەستە نییە بەڵام ئێمە نێومان لە خۆنا مەعارەزە شەرعی بەڵام تا ئێستا یەکدەنگ نییە بەدیل نییە ئەمانە ئاگار لێبوو بۆ خۆ لە من کاتر ئاگار لێبوو زۆر بێ بەڕاشکاوانە بێمنەتانە لە پەرلەمان گوتی ئێمە دەنگمان هێناوە لێتان بێمنەتین دادەسەڵاتێک بەو شێوەیە بیر بکاتەوە مەسیری ئەو میلەتەی لەوە چاکە نابێ بەڵام داکەکەم میلەت چ بکە کاکە میلەت شوانی دەوێت لەنا میلەت بێزارە وەڵڵاهی ئێستا ڕاپرسێکی عەدالەت بکرێ 100 تا 85 ناڕازیە بە وەزعەکەی بەرداخەکەم چ بکەم چ دەوێت کاکە هەمومان باش دەزانین ها فەرموو با بە سەراحەت ناوی دێنم گۆڕان هات کابانی ماوەکووە ئێمە عەقڵمان پێ دەشکارێکە خەڵک مستاقە کابانی بۆ دەکردینە مەعاش خۆن هەوای چاوی خەڵکی بەست و چوو بوو بەڕاگری دەسەڵاتی پارتی وێچێتی ئەوەی نەیان کردبوو بۆی تەواوکردن هەموو بە بەرچاوی ئەمانەوە کاکە بەدیل نییە بەداخەوە بەدیل نییە لە ناخدا شایدە خەڵک بێ ئەمانە بە عەقڵی شاخ بیر دەکەنەوە ئەمانەی کە ئێستا دەسەڵاتیان لەدەستدا زۆریان ئارەقیان نەکردووە نازانن بە ویژدانەوە بیر لەو میلەتەی ناکەنەوە فکری دایکی شەهیدان ناکەن فکری ئەمسەم و ئەنفال و ماڵوێرانی و قوربەسەریەی ناکەن ها ئێستا خەریکە کەەوە 6 ساڵ منمنانەی سیاسی ناو خۆمان هەبوو ئێستاەوە منمنانەی ئیقلیمی دروست بووە تێگەیشتی باش نەزانی دەڵێم چی منمنانەی یەکلی بازەکە میلەتی قوربەسەر بیدا چۆن دەکرێت دوو مۆزەف بە یەکەوە دەوا بکە لێ شاریدا لەسەر یەک کورسی ئەو موچەخۆری مرکزی بێ موچەی دوانەکەی بەڵام ئەوەی مەنیوە موچە و بە دوو مانگ جارێکە خشتیوان لە سیاساکیدا هەیە دەوەرە وازی لێ بێنن لە بەغدا ئەوە وەزیری خارجی دێتە لە ئێرانە کێ کورد نییە سەرکۆمارەت کورد نییە ئەمە چاوبەستنی میلەتیە تێگەیشتی بەڵام داخەکەم بەدیل لێەوەی تە دەستخۆشی لێ دەکەم زۆر سوپاس کاک حەمەد ڕەشید بەڕێزان دیارە ئێستا بەرنامەکەمان ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجی فەرمی کەناڵی ئەسمانی پەیامە گوازرێتەوە بەشێک لەو کۆمنتانە خوێنمەوە کە بۆ ئەو لایڤە هاتووە ئەنوەر جەباری نووسیوێتی هەتا ڕاپەڕینی چەکداری نەکرێ هەر بەردەوام ئەبێ عادل عیزەتیش نووسیوێتی تا ئەو کاتەی کۆی لەبوون شانازی بێت بۆ خەڵک ئەنوەر حەمە ئەمین نووسیوێتی هەتا دزما بێ لێبڕین بەردەوام دەبێ محەممەد ئارێز نووسیوێتی کەس نازانێ بەس خۆیان ئەزانن ئاراس کوردیش نووسیوێتی سڵاو هەتا کورد ما بێ هەر بەردەوام دەبێ ئەگەر کەسێکمان لە دەرەوە مەگەر کەسێک لە دەرەوە بێ حکوم بکە محەممەد خەرجانەی نووسیوێتی هەتا هەتایە شێرکۆ
بەڵێ شێرکۆ نووسویەتی بە پێی گرێبەستە 50 ساڵێکە بێت تاکو و 43 ساڵی تر بەردەوامە بێ بەشێک لەو بەڕێزانە سڵاو ئەنێرن سوپاسدانەکەین دەستان خۆش بێ خوای گەورە ئێوەمان لێ نەسێنێ زۆر سوپاس کاک ئاراس سوپاس بۆ کۆمنتەکەت ئەچمە لای کاک فارس لە سلێمانی هەموو کاتت باش کاک فارس جار یەکێکە لە عەرەسەکەی دەوێ هەتا بەڕێوەیەکی چاوتان نازەکەن کەناڵی فەقیرانی کەناڵی هەزارانی زۆر زۆر سوپاس کاک فارس گیان ڕێزداری گیانی من قوربانت من چاوت مازەکەم وەڵاهی ئەگەر بەتەمای ئەو پاسەکەوتە بگەرێتەوە چەند چاومان بە پشتی چاوی خۆمان دەکەی ئەوە نەس پاسەکەوت دەگەرێتەوە پاسەکەوت ناگەرێتەوە یەک بەڵێ دوو خەڵک ماندیە خەڵک بێزانە خەڵک هیلاکە ئیشیان نێشت کەسابەتیان نێشت پاریان نێشت هەمویان پێشاوە دەرێ هەمویان بدە دەرێ ئەو پارە هەمووی یعنی نازانە ئەو خەڵکە کاکە ئەو قەندەم پەرلەمانەی کاک ئەوەی گۆڕانی کاک دەیگوە 12 ملیار دۆلار لە مانجی 2009 شتە دەرێ کاکە ئەو پارانە لە چێ زۆر ئادەنەوە خەڵکی بەڕاستی خەڵک بێزانە بابە بقرآن خلق بيزانة بقرآن خلق آخي دمت بيزانة يعني أنا دارس كان يعني بين انتخابات كان يعني نبي شيء صوتي عم داتي دارس كان يعني أو خلق علي موظف كان مندل لحكومة مسؤولة أقل أو أنت السرية بخور بدارس كان صوتنا دانا وأنا أو أنا خلق أخوان كاكا يتازوا خليك لبغداد أو دري أولاي كذا نازاني شيء يفعل كل ذكاء براس همو ما اللي تيك نازاني كاميرا تقنية كامت تصوزي كل براسي بس تساوت خوش بكاك فارس جان موظفين بفارق ريا ملابس دفتيان بفارق ريا مديريان بفارق ريا ساعيا أو بفارق ريا كاك كودا بيها الاجتماعي الذي نما تربية من آخر صفرة آخر درجة تربية من صفر تربية من من دارك الاجتماعي خوشتاري كاك كودا بيها وسيستم السقطة نعم بشنو صار كهرباء مانية بقول معنا اليوم كهرباء ليه كهرباء اجتماعي كيف بشنو صار أجل صار يعني مليون دولار يعني بس نخوان معنا كهرباء هذا إذا كهرباء وابو كاكا أما ما نسيت كهرباء ما شبه الشيء طبعا بس تساوت خوش بكاك فارس زور سپاس جاني من سپاس بۆ پەیوەندەکەت کاک گەیلان وەرەگرم لە کەلارەوە کاک گەیلان کاگەیلان داخراوەتەوە بەداخەوە کاک هەرێم یوسف نووسیوێتی هەواڵی دابەشکردنی موچە بە 30 ڕۆژجارێک موسەکینە بۆ مامۆستایان و فەرمانبەران کێ؟ بەڵێ ئەحمەد مامنووریش نووسیوێتی موچە بڕین بۆ موچەی بندیوارەکانی دوو حیزبی دەسەڵاتدار کاک فەلاح لە چەمچەماڵە وەرەگرم السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته كاك فەلاح جان برازۆرەکەم باشی سەلامەتی قوربان سپاس دەکەم یاخوا باش بێ برازۆرەکەم مەزانی کێشەی کورتیە بەڵێ سوێن بەخوا کێشەی کورد بەس ئەوەی لەخوا دوورە لەخوا دوورە ئارە سوێن بەخوا کێشەی کورد چارەسەر پێت بەس لەخوانی تەواو ئەو قسەیە من هاوڕا کێشەی ئەزانی چی ئێمە هەر هەمومان چاوەڕێی دەمی ئینمانە جۆ بایدن بزانە چێ چی نابێت والله عیبە کورد سوێن بەخوا ئاوا بێت والله بەس لەخوا بێ کورد هەموو کێشەکانی حەل بێ حەس هەموو واضحە ئێمە ئەبێ بگرێن بۆ لای خۆی گەورە خۆی گەورە هەموو کێشەکان نە ئەمریکا نە فەڕانسا نە بەریتانیا سوێن بەخوا ئێمە بەس کێشەی ئەوەمانێ لەخوا دوو ئەنایە کێشەی ترمانی دەست و چاو خۆش بە کاک فەلاح جان زۆر سپاس دیارە دایکی محەممەدمان لەگەڵە لە سلێمانیەوە داخراوەتەوە شان سلێمانی نووسیوێتی هەمووی ناڕازیە بەڵام کە دەنگدانیش کرا هەمووی دەنجیان پێ ئەداتەوە باش
بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان. کاک ئیسماعیل وەرەگرم لە ڕادیۆ. کاک ئیسماعیل فەرموو. کاک ئیسماعیل جان فەرموو. اسماعيل رانيا فەرموو جانەکەم لە خزمەتم. فەرموو. کاک ئیسماعیل قسەکە فەرموو. بلي فەرموو قسەی خۆت بکە کاک ئیسماعیل. جد مني بەڵێ گوێم لێتە. محمود توي جنابي بەڵێ جانی من فەرموو لە خزمەتم. لە خزمەتم فەرموو قوربان. ناوەستا محمود لە بارەی ئەو پاشکەوتەی موسا تا خەنجین بەزاق دەبێت. بەڵێ. وڵا بەحەقەت هەتا بۆیان بێت هەتا بۆیان زیاد بەزەوام دەبێت. بەڵێ. لەبەرەوەی ئەوانە ئێستانی لە 2014 کابینەی نێسیری ئەوەکان کابینەی نێسیری بەعریدا گوتی کە ئەو پاشکەوتە یعنی بەناوی پاشکەوت بوو ئاخر کابینەوی وتی ئەگەر ئەو کاتیش تقریبا نەوت تا 22 دۆلاری گوتی بە پێی بەڵانسەکەی هەستانی نەوتی ئێمە بۆتان زیاد دەکەین هەستەوتێک هەڵگیر ئەوە نەوت ڕۆی بۆ زۆری هەتا وڵای وەزیری سامانە سروشتەکان بەعقەت هاشمی قسەیەکی کرد بەدەڵ قسەی ڕازوو وتی وەڵی ئەگەر نەوت بێتە 100 دۆلاریش هەدەی ئەوەتر ناوی معاش ئەو قسەی کرد جایی تەڵحان باشکەوت بوو لەو کاتی ئەوان پاشکەوتیان کرد بوو ئێستا منداڵێکی گەورە بووینەوە بەحەقەتەوە ئێستا هێژنێنەوە پاشکەوتە نازانم مەگەر ئەوەش بیدەبووە هەر ژنیانیان پاشکەوتەکە بێدابانەوە ئەوە هیچ ئەوەی تا کابینەی ئەوەی نێسیری مەسروبی زانیان خەڵکەکە ئەو بێجەنگە و ئاوا لێیان قبول دەکەن ئەو جارەشینەی هەر پاشکەوتەکە نەما ئەو جا بخێ پێ خۆم دەڵێن کاکەوە بەو شێوەیە کتێکانێکی دەدەن پێکە کە ئێستا تەماشاکە ئەو کاتی نەوت لیان کە بە 22 دۆلاری بوو ئەو جا نەوتەکەیان دەستە خەڵکیان تەوزیع دەکرد بە 40,000 یعنی بەدوقاتی ئامادە نەبوون بە خەڵکی خۆ بفرۆشن ئێستا ئامادە نینە ئەو نەوتەی کە دەدەنە زەرشی کە بە خەڵکی خۆ بفرۆشن ئەوانش ئەوان بکرێت حەقەت ئەوە بەردەوام دەبن ئەو ڕوبەیکە لە سوق خەڵکی دەکەن. دەست و چاوت خۆش بێ کاک ئیسماعیل سوپاس بۆ پەیوەندیەکەت. ئەبوو ئەحمەد نووسیوێتی خەتای میلەتە ئەو کاتەی هەموو سەری مانجێک موچە دابەژەکرا میلەت ئەیود ئەیگۆڕین ئێستاش هەر ئەیگۆڕن موچە بڕاوەکان هەمووی گۆڕان بردی ئەگەر میلەت عاقڵ نەبێت خراپتری بەسەر دێت. کاک مەحموود وەرەگرم لە دوهۆکەوە. سيدنا محمود چۆن باشی انشاءالله. سەلامەتی سەیدا مەحموود الحەمدولله من باشم. سپاس. سيدنا حديث پیغمبر صلى الله عليه وسلم بيشتي لا يدلغ المؤمن من جحر واحد مرتين. واه. أخذ الكلمات بجرى احتلال فرصة. هذا الجميلات يتحدث مرغل الدين يقول هذا بصرة. بجاء أقول سيجي بصرة. سيجي تخلكينا شيء. كلام كأضع كمال الإسلامي يقومون بكتب خلكي موفى خلكي وجاء أكتب بجم خلكي ما بلاد يقوم بجانب تطبيقونه وفائدة كمال الإسلامي شنطة أو يدفع خلكي الكتب خلكي ما بلاد رحنا مثلا أوبسيون كخمس صلاة بلاد رحنا الخلق يدفع عن عز وجل إن الله لا يغير ما بقوم حتى يغير ما بأنفسهم وقد شعر باسم العزيز. بەڵێ دەست خۆش کاک سەیدا مەحموود زۆر سپاس بۆ پەیوەندێتە دەست خۆش. یەک دقەیەک بەسەر چاو کاک بارزان مۆردکەی نووسیوێتی پاشەکەوت و لێبڕین بۆتە ڕەسمی خەڵک قبوڵی کرد. وریا ئەحمەد نووسیوێتی هەتا ئەم دەسەڵاتە بەردەوام بێت خەڵک بێ هەڵوێز دەبێت. هاوکار کەریمی نووسیوێتی ئەو ڕێکەوتنی لەگەڵ تورکیا و وڵاتی تر کردویانە بۆیە لەگەڵ بەغدا ڕێک ناکەون چونکە ئەگەر ڕێکەوتن بکەن دەبێت ئەو پارە و پڵەی دزیان بگەڕێتەوە بەڵام هیچیان پێ نەماوە بۆ مناڵەکانیان
گشتیان لە قوماردا دۆڕاندووە لە دەرەوەی وڵات. کاک ئەحمەد وەرەگرم لە شاری هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. كاك أحمد. باش كاك محمود. زور سپاس جاني من لخدمتم. شكرا مرزي. تاشكوت اللي بروني جاكوتني وشتاكي بردان ده. بله. تأثير المسلمان حتى في خاطر إنه رول المالكي أو مسلمان أو بركو خاطرش ما بصير ده. بله. حتى في دسالات تأثير شديد بردان به أو مسلمان. لبرانبرش ده حتى أوبوزيشن بدأ مع خوك كاتم خلوا مسلمان. سيدنا كده وده أساس بينك إرهاته جماعة ملت هسا دسالات رخا أوبوزيشن خود كات بخاوني. أوبوزيشن هسا آمدني بيت ساعة خود كات بخاوني أو كات سالك ملتكي هستي ودسالاتك برخو نسمش خود كات بخاوني بهما كاتش ده بتخاوني لبروي كسك كود دسالات رخا شيء لساعة هل أوبوزيشن ساعة أوبوزيشن تخاوني. كاكو أوبوزيشن خود كرده كاكو خود كرنك أوانا جوانا كان. براسي استا أوبوزيشن كان يقدر يخلوز بين الساعتين. بخداي برلمان عقد دو دهشنا. بخداي أوبوزيشن بهذا بيك برام بدا أوبوزيشن يجمعيا. أما أنا خلا حطيت زار قريب بغداد كتنو برو مدرو ولكاك والله بخش خرج ناس بخداي الأخوان اللي استا وحسين خابنا كنا دعوات لبوز كان. أو دري صار كمال منو أو دري أو ده وزيرم دري أو دري ده وزارة دري كل والله خرج وها غفلة أصلا ملتي ناس لو باري ناس بخوابز ذكر بوستسن شكلوا انتخابي كودا بزن بس السبدا بزن دقتشي هاي مالك كان يعني أساس عندك بس خير كتير أوبوزيشن جزانا لعادة آمادنيا والراس كان بس تشكت براسي طالما ترى قلبي طازة خلوي ثانية وش تنجان كذا زي تنجان زيارة ما هم زرع حكومة السنة خليه قلبي طازة أنا كذا ما مصلح مدى شراب الله دكتور غالبة لقينا أن كنا ينازلنا براسي هالوستان جارشن كفرات استندري دسي بناي ملتي ولا مدعات ما تخش ولا كاكت لي ما تخش خواتيها أكثر يوم يكسولوخو السيد ولا تشتوا حتى بوشن أو هالزعيد يخرجك أو مصير لتكيا دنياش بقى بوشن خرجك أو بوشن خاتي بسجل أو دنيا بكاجامات جست خوش بي داولي بدك كم كاتم قلت خدمتي كاك أحمد جان زور سپاس بۆ جەنابی شت سەرکەوتوبی ئینشاءالله. دایکی ئیلهام نووسیوێتی بەردەوام دەبێت تا خراپتر دەبێت چاکتر نابێ. کاک خەلیل ئیبراهیم نووسیوێتی ئەمانە حکوومەت نین ئەمانە کاربەدەستن. مامۆستا سەلمان وەرەگرم لە شاری هەولێرەوە. مامۆستا سەلمان كاكا السلام عليكم براسوني سلاوی خوا لە جەنابت زۆر سپاس من باشم الحەمدولله. كاكا جارمان بپێچەوانەیە بینم بەڵێ من وایە بینم حکومڕانی هەر بۆ شێوازە ئەکرێت واشیە بینم لەمە باشتر حکومڕانی ناکرێت بەڵێ و وایە بینم ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا و دەرچوارده وەلامان وڵاتی هەر هەموو وڵاتانی دیکتاتۆر و داگیرکردن و معامەڵەکردن لەگەڵ حکوومەتی پاشماوەی بەعس و لەگەڵ شیعەکان ئەوانە کەس ناتوانێت ئەو مامەڵێ بکات. بەڵێ ئەوەی کە ئەشی بینم لەلایەنی ئۆپۆزیسیۆن وەکو یەکگرتوو وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو نەوەی وەکو گۆڕان ئەوانە تەنها ئەیانەوێ ئەم هەلە بخۆزنەوە بۆ گۆڕانی دەسەڵات خۆیان بێنە سەر حکوم لەبەر ئەوەی خۆیان بشکستیان هێنا لە هەڵبژاردن و لە سلوکی دەنگدان کەسی دەنگی پێنیان و متمانەیان هێنا ئەیانەیە بە شێوازی کە بڵێن ئەم دەسەڵاتە ناتوانێت موچەبا بۆ ئەگەر ئێوە بێنە سەر ئەمانە بێنە سەر حکوم بەڕێی تۆ ماگانە موچە بە کامڵ یەدرێن بەڵێ تاکە با تۆ واقعی بین برای شیرینم با ئێمە واقعی بین ئێمە ئێستا لە بەغاتەمە نائەکەم حکوومەت دەسەڵات هەمووی بگەڕێتەوە ئەوەی کە هەشمانە ئەگەر لە 150 ببڕین بەڵام ڕاستەکەی شەفافەت بێڵێ تۆ گەندەڵی نەیەڵین بەڵام ئەوەنە تەنازل دەکەین بۆ بەغا. کاک مامۆستا سەلمان بەڵێ چاوەڕاستەکەم وەڵام من نازانم تۆجوهی جەنابەت چییە پێشم خۆش نییە بپرسم بەڵام ئەوەی کە ئەو بەهارەی کە جەنابەت باسی ئەەکەی ئەو خۆشەی کە باسی ئەەکەی نازانم وا هەستەکەم تۆ لە ئاسڵان لە ناو هەرێمەوە پەیوەندیت نەکرده بێ ئەڵەی لە وڵاتێکی دەستخۆش من مەبەستم ئەوە نەبوو بڵێم ینی لە ناو کوردستانانیت بەس وا قسە ئەەکەی ینی بەهارێکی خۆشت هێناوە
سەوزیەکە دروست کردووە ماشاءالله هەر وێنەی نەبێ ئەوەی کە جەنابەت باسێکەی ئەو حکومڕانیە ئێمە لە ئەرزی واقع نایبینین برا بە ڕێزەکەم هیوادارم بەڕێزت وەکو پێشکەشکارێ التزام بەو ئاەتە پیرۆزە بکەی کاڵێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد من هیوادارم جناب وەکو پێشکەشکارێک التزام بەو شتە بکەیت باشە بەڵام الساكت عن الحق شيطان أخرس مامۆستا سەلمان ئەزانم شێطان ئەخرا بەڵام منیش التزام بەو ئاەتە پیرۆزەکەم و پێت ئەڵێم هەشکە هاوڵاتیەک لە ئێمە لە بەڕێزت ئەگە سەردانی ئێران و تورکیا و سووریا و باشووری عێراق بکە ئەو کاتەیەت ئەڵێ ئەشەم بالله حکومڕانی ئێمە لەوان باشترە ئەگە ئێوەش بتانەوێ ئەم لایەنی ئیسلامی بەکاربێنن ئیسلام بکەن بە سیاسەت بۆ دەستکەوتی حزبی ئەوە گوناحبارە بن گوناحبارە بن بەپی ئاەت و بەپی حەدیث گوناحبارە بێ ئەگەر تۆ ئیسلام بەکاربێنی بۆ دەستکەوتی سیاسی سپاس بۆ جەنابیشت ئەزیزی وەڵاهی ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەگەر ئەم دوو حیزبە ئەم داهاتە کە دێتە ئەم وڵاتەوە لە داهاتی نەوت و ناوخۆ و باج و سنوورەکان ئەگەر بە شێوازێکی دادپەروەرانە موئەسساتێکی حکومی فەرمی قانونی ئەگەر ئەم موئەسساتانە هەبن بەنمونە وەزارەتێکی معنی هەستێت بە دابەشکردنی موچە نەدرێ بە حیزب و نەدرێ بە کۆمپانیا و نەدرێ بە بنەماڵ و کەس و کار و خەڵکە خۆد ئاساکان ئەوانەی کە ئێستا مەسەلەن بۆ ئەم حیزبانە ئاپاڕێنەوە ئەڵێن باشترین حکومڕانیە کرێ ئەگەر ئەم داهاتە نەدرێ بە ئێوەمانان مەبەستم ئەوانەیە کە لە دەورەی ئەم دوو حیزبە ئەم سێ حیزبە کۆبوونەتەوە بە نمونەی پارتی و یەکێتی و گۆڕان داهاتی ئەم وڵاتە بە عادیلانە دابەش بکرێ زۆر لە خۆشمان زیاترە و ئەتوانین زۆر ئیسفادەی لێ بکەین و خەیریشی لێ بکەین هەربی نێرین بۆ وڵاتانی ئەفریقی و سۆدان و وڵاتانی کە ئێستا نانیە بیخۆن چاوەڕاستەکەم ئەو بەهارەی کە جەنابەت هێناوتە و ئەو خۆشەی کە باسیەکەی بوونی نییە لە هەرێمی کوردستان ڕەنگە جەنابەت تێربی ئاگار لە حاڵی برسیەکان نەبێ و جەنابەت فۆبیات هەبێ لە ئیسلامی لە مسلمانان لەو خەڵکەی کە ماشەڵڵا لە مزگەوتن قەرباڵخن یان لە ئیسلامیەکان بەگشتیان لە معارەزەیی کە هەیە کە بریتە لە کۆمەڵ و یەکگرت و اینجا جەنابەت ناحەقت ناگرم طبیعیە ئێمە ئاسایی وەریەگرین ئەشتوانی مەسەلەن تۆ ئازادی ئەم سەکۆی ئازادە بۆ هەر بەڕێزێک بەبێتە شیر و ناوزەڕاندن قسەی دڵی خۆی بکە باوکی بەهێز وەرەگرم لە هەولێرەوە هەموو کاتت باش چاوەکەم باوکی بەهێز لە خزمەتان کاک مەحموود گیان چۆنی زۆر سپاسی تۆ و برادرانی دەکەم بەڕاستی هەر جارێکی کەویستیتم وەرم گرتۆ توانیستمە لەگەڵ وەختەکەم عەزیزی لە خزمەتان گیانەکەم کاک مەحموود گیان ئاشەکەوت و لێبڕووی دواپەتی موچە تاقی بەردەوام دەبێت باوەڕکی لێ تا ئەو حکوومەتە بەردەوام بێت ئەوەش بەردەوام بێت هیچ قسەی لەسەر نییە بەزەمە دەمێ یەکشتی بچووک بڵێم یعنی کێشەی ئێمە ئەوەیە کاک مەحموود گیان ئەمە زوو شتمان لەبیر دەچێت یعنی زۆر مشکلێنە کورد نەسجێتیشی احترام بۆ جەنابەت تۆزێک ضعیفە يعني دەزانی بۆ دەڵێم تەماشا کە ئەوانەی هەموو دەبێت بە ئەندام پەرلەمان ئەکتەریەتی نارێن تەبەن هەندێکیان زۆربەی زۆریان یعنی نییە ئەندام پەرلەمانە یانە کار بدەسێ ئەمەستەکە دەستێتە ناو خەڵک دەڵێ من وا دەکەم وڵی پاکردن بۆ خۆی دەفرێتێ بەسوور لا ئێستا چ ئێستا لا ئێمەعاتە یعنی یەکێک بڵێمە هەر حاڵەتێکی بەسیتی یعنی هاوڵەکەی ئەتیادی وەرناڵێت یعنی خێر دەکات بۆ بەنیاگە سەنگاری کەم لێتن ڕاستە ناخۆشە عەزای بدەن يعني پشیمان لەسەر لە قسەیەکۆ یعنی ما خاوەنی هاوڵێتی نەکێشەکەمان دەوایە یعنی مەسەن ئێستا ئەو ڕەقسەر دەکەیت لە قسەی خۆمان پشیمان لەبینەوە ئەوە گەورەترین کێشەی بەڕاستی یعنی ئینسانە من هەم جارە دەرێم مردە قەرزارین یعنی مردە قەرزارین ئەو مردە قەرزاریە بەسەر بەرزیلی باسەیە یعنی زۆر مشکلەیە بەسەر شۆڕی لەو مردا ئەو مردنە یعنی هەموو ئینسانێک مردە قەرزارە هەموو کەسێک دەبێت یعنی مەبەست لە چیە یعنی هاوڵاتیەک یانێکی هەر ئەندامێکی کورد يعني پێویستە کە هەڵویستی هەبوو لە ئەوەی بە پەشیمان نەبێتەوە وەک مەسەلە ئێستا باسەکە دەرێن وامزانی ڕادیۆیە دەگەن يعني هەر هەموو وا لێ هاتێ ئێستاوە وایان لە خەڵک کرد يعني زای چۆن هەڵویستی ئینسان دەستچێنن يعني کەرامەتی ئینسان يعني وا لێ کردی يعني ئینسانیە دەتێنەوە پارە تەسبینی هەموو شتێکی يعني ئەوە زۆر مشکلە ئێستا بە ڕەئی من پێویستمان بە شۆشەکی ڕۆشنبیریە پێویستمان بە شۆشەکی شۆشەبیریە شۆشەکی جیانفیداییە يعني أمر أول هوليستا كمان مو في لا كم تشيل معمول يعني أول مشكلة كذا يعني ما هذا الشيء بكل يوم كذا كذا عندنا خالد
شهيد وكلها يعني فقط شنو بالي جزء من السيئة يعني كيف بدي همون خوف براسي يعني همون راسكم انا مثلا امسك كذلك كنت انا مع واحد بالي كل شيء يعني احترامه هذا كان مثلا بغي يوقف كوملا وهذا حد يقول شو مثلا وقرر الباس ما قيسوا نوي يكون اذا خافوا من الشيء يعني جناح براسي يعني مصداقهم خلقي يعني حتى حوالي مزخم احتراما لاوانش يعني لازم تكون الشرطه كبرتهم كبوتهم توش في اختار ذاكري يقولوا كذا كذا شو هذا تسلك هذا يكون ده بعض ده يعني اولا كيف كلمه يعني تبقى اصحاب عمازيه بس نكاس ولا فوق ولا سريع في التنتين كده بس صوت ولا تنقدا يعني صوت ولا تنقدا يعني بداخل يعني زور بداخل يعني شو صير الشيء يعني لو من التملويه عم في موايا في موايا في كوشي يعني صوت وصفقي اسلام عربيستا يعني ما عربيستا ما زور الغابه يعني انساني كرد يعني وقبل نفسه ضعيفه يعني زو تسميه له او بس واش باكي بهز يعني اگر او هابروا راسي او بردوام دي زوري بردوام دي ولو انا ثمن شخص هو معظم الوقت عندكم لو انا من كل المخشبين من عمدا بقوم انا المخشبين بهم عمدا قوم جدي لازم زور تدي تجي عصايه يعني من هذا التمرين بدك قرزارم بدنا بس بنزين اليوم بس دەستخۆش زۆر سپاس گیانی من سپاس دەکەم دەستخۆش کاک باوکی بەهێز کاک هەڵمەت عەلی نووسیوێتی میلەت خۆی پێی خۆشەوە بێت کاتێک خۆپیشاندان ئەکرێت هەموو موچەخۆرەکان لە ماڵەوە ناوێرن بێنە سەرجادە بەست مێرد منداڵە لە سەرجادە ئاراس حەسەن کۆیی نووسیوێتی هەتا ئەوانە لەسەر کورسی دەسەڵات بن چونکە ئەگەر بیانوێت چاکسازی بکەن یەکەم کەس یەخی خۆیان دەگرێتەوە بۆیە هەر بەردەوام دەبن لەسەر گەندەڵی لەوانەش پاشەکەوتی موچە وابزانم محەممەدمان لەگەڵە لە هەڵەبجەوە ئامینە خانمان لەگەڵە لە هەڵەبجە سڵاو لێبێ ئامینە خان سپاس دەکەم زۆر مەمنون بەڵێ تەوەرەکە ئەڵێن پاشەکەوت و لێبڕین و دواکەوتنی موچە تاکەی بەردەوامە بێ تاکەی بەردەوامە بێ هەتا ئەو کاتەی بنەماڵی بەرزانی بەردەوام بن لەسەر حکم بەدێبڕین و ژیان ناخۆشکردنی هەموو کورد بەردەوامە بێ ئێتە قسێکی پێشونان هەیە ئەڵێ سیتر ئاگای لە برسی نییە ئەوان خۆیان بە پارەی نەوتیان ناوەتە بنجی بیانە دەستیان گرتووە بەسەر داهاتی کوردستانە ئیتر ئاگایان نییە بە حاڵی ئەو خەڵکە موسى لي بارا كم أكنوا موسى بدي برينو أيام بعولات وبفرمان بلو بما موسى وبحمو شنو تيجا كان طبعا أكيد لا يصيروا وين زين بأغاني الحالي أو خلق باري كهرباء بل كانوا لا يصيروا بس لتشد أنين نازنم أم بنا ما ولدا دكوا عجين ونازنم على الدنيا يعني نديوا سيرة كان يبقى كان يخوي وكرزاي وكتزاي بلوف توبا صب دفتر وبفنزة دفتر قارة خرجتن ويانا زانتان خلصي لسبتادي أوان ساديان بو أكري قريان تدو بسرني لك حتى بنماوي بارزاني حكمي كردستانكا كل شور خوشي لفوي نادي أولا وقبل دنيا بي حتى بنماوي بارزاني حكمكا چونکە ئەوەتەی ئەوان سوتیان کەوتۆتە دەست بزانە کە ژیان کێ خۆشی لە ژیان دیوە کێ وتۆتی ئیمڕۆکە ڕۆژی خۆشی یەکە پێشەوە حتا وای بێت معلوم فراترێ بێ و باشتر نابێ هیوادارم داوا لە خۆی گەورە ئەکەی ئەم بنە ماوە سەخت و کارانجان تێکچە و حەقی ئەو میلەتەیان لێ بسێنێت پشتیوان بە خۆی گەورە سوک و سەلیم بن و لە ناو بچن و دەستان خۆش بێت. دەست و چاوی تۆش خۆش بێ ئامینە خان، زۆر سپاس بۆ پەیوەندیەکەشت. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەگە خوازین ئینشاءالله. حاجی ئەحمەد وەرەگرم لە شاری سلێمانیەوە. کاک حاجی ئەحمەد. کاک حاجی جان فەرموو. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. شوي برابر زكن باشي. خالي الرازي بزور باشم الحمد لله. من وقت في البرقيش يقولون قصة كم برابر زكن. فرموا. مع الأسف هالشي ما نكت وكو منزلك خلفه أبو رشاو بنسيب نبو. بله. برايكم لحتى وسيا ولندار بو هرج قليتيو ولا مردن وسيا تلقى كوشنا. معاملة مع وقت ما يقول كذا هتاي في جيل الجوري كان منصوري باريس قفل جيل راو معاملة جاي هو يعني معاملة جاي وهو حجز يتجهز برجع هتاي سالكية حتى
هەفتاوسێەوە بریندار بوو تووشی لەرزین بووە جێگایەک تۆ نەخۆشە هەتا ئێستا کێ معاملەی بۆ تەمشێ نەکرێتم ماوەقێ بۆ بێیتر کەی بۆ یەکرێت بۆ ئێستا بۆ یەکەن معلەسە بۆ ئەو بەڕێزەش کە ئەم دوو بەرنامە دوو هیناکە وەرزگرت باش گوێم لێ نەبوو کە وەستی حکومەتی کرد حکومەتی چی؟ کام حکومەتە؟ نەوتی کارەباری خزمەتگوزاری بە چونەوە دەنگی خەڵکی بێ دەرامەت قەینەنا کام حکومەتە؟ وەڵا هەر گوناحە بڵێ حکومەتیش من ئەسەم لە خۆمە خۆم کە پێشمەرگەی هەجوور بوومە کە پێشمەرگەی یەکێتیش هەر هەمان زۆر ئەوەی کەوا پێشمەرگاتی کردووەکەوا شاخی مەیلەتی کێشاوە کاک حاجی ئای خزمەتان لەخوازم و خەڵ ئەوانیان گوێ لێ بەسەر بەخوا کاکە گیان نە گوێ لە ئێوە ڕاگرن نە گوێ لە ئێراقی ڕاگرن بەڵێ دەستی خۆش بێ لە خزمەتین سپاس بۆ پەیوەندیەکەشت عاقبەت خێر بی ئینشاءالله عاقبەت خێر بی ئینشاءالله عاقبەت خێری لە هەموو شتێک باشترە باوکی محەممەد وەرەگرم هەر لە سلێمانیەوە باوکی محەممەد سڵاوی خوا لە جەنابەت باوکی محەممەد باشی قوربان سەلامەت ڕازی بە زۆر باشین الحەمدولله خوا باش بن قوربان بەڵێ قوربان سەبارەت بەو تەوەرەیە کە هەڵتان زاردووە دەستان خۆش بێ خۆش بیاخوا بەڕاستی من ئەڵێم هەتاوەکو بنەماڵەی چەتە و دەستبڕ و حتا کورتفرۆش دەسەڵاتی بەدەستەوە بێ ئەو موچەیە بەو شێوازەی لێ دێ و خەڵکیش ئەوە حاڵێوێ بەڵێ اینجا هەتا کەسێکی وەکو ئاو کاکەی پێشووتر تەلەفۆنی کرد لە هەولێرەوە حتا خەڵکی ئاوها عەقڵی بێ ئەم دەسەڵاتش بەو شێوازە بەردەوامەوێ بەڵێ چونکە کابرا یعنی خۆ قسێ جوانێ و فەرموو نازانم ئەو فەوزی و قەرسیل و شتە چیە ئەو کاکەیە لەوەکێ لە ناو قەرسی لابژی یعنی قەرسیری هاوردێتە سەر سم بەڵێ 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 جا ئەو کاکە یعنی دیارە یەژێ فڵان و فیسار کێ و کێ دەنیان کەمی کردە بەو شێوازە ئەیانەگەرەکە بچنە سەر دەسەڵات ئەی ئەوەی لە بیر چووە ئەو هەموو جنسیە و تەزویر و ساختە چێتی و درۆ ئەوەی لە بیر چوو یعنی دیارە ئەو کاکە وەڵا پێم ناخۆش و نسیوتان مامۆستا ڕەنگە مامۆستا نەوێت لەگەڵ ڕێزم بۆ مامۆستا دەستان خۆش وێخوا سەلامەتان لە خزمەتین باوکی محەممەد خوا جەنابیشە سەلامەت کە مۆفەق بی ئینشاءالله ئەچمە بازیانی خۆشەویست و کا قارەمان وەرەگرم الو کا قارەمان گیان السلام عليكم مامۆستا جان عليك السلام ورحمة الله وبركاته وسافران الدنيا وقيامتان ان شاء الله مامۆستا جان أجمعين إن شاء الله جانكم من خزمتي يعني خلق أوري بهيش تيجنا معها عاشا كوتي موتشا وموتشا كريم يعني هيك كثير موتشا ورقريته وهيك كثير جي باورناك هم حكومة بريسير ورجالية مساعدة مثل أجر خواب كم بيجان تنابخوا برام بقى ما يك ما متباور انتناك لبروي ما مستجان أونا نارزقويان لقوا خلقها كلها خلق لأنه وتكان بريد كردستاني هبو بريد كردستاني قرار شداوتي اواني كوارث سليماني وهولير دوهوكن بين لكركوك وانا موسكان تاعنا ذي خلق راني ويعني تاريخ روم كلوش كردستاني فين ابو خوا قال انا هيك خلق وانا معني خواريش الرابط الدنيا لما تتبع ولا رخاو سبحان الله يعني انا كل مسكت انا مسكت سربقه بيجي هي ولا باكم صار ابو اواني جوز مسكت ما مسكت سربقه يعني امانه ما مستجان والله وبالله وطلع عقد الفتن دي يعني حتى الحديث وآيات الشهية يعني امانه يعني هنا خوي تني في عنده يعني بجادوا والله وبالله ام خلق ايش
ڕاز ناکە پسی لە دینەکە کردووە والله بالله وتعالى پسی لە سنەتی پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم ئێستا تو تەماشاکە پێش 6 مانگتر هەڵبژاردنە بێ ێ باشە دەتوو هەر لەبەر خوا دەنگ بدەرە الله ئەکبەر ئێخە دەتوو ئەمانە تاقیکەرەوە ئیسلام مەقسەدم ئێوە نیە واللهی بابە یەکگرتووی ئیسلامی بابە یەکگرتووی ئیسلامی تاقیکەرەوە بزانە کادر و ئەندام و لایەنگرانی ئەمانە دوو لە ڕووی جەناب دوو لە ڕووی بەرنامەکە ئەمانە ئارەخۆرن ئەمانە یعنی خەڵکەکان یعنی خۆی دیارە مامەساژیان یعنی حەقی یعنی با یەکگرتووی ئیسلامی بابە کەس زەنگ ڕاتە کۆمەڵی ئیسلامی با خەڵ یەکگرتووی ئیسلامی ئەم لایەن ئیسلامیانە تاقیکەنەوە بزانە چۆنە بەڵام خەڵکەکە خۆی والله ئەمانەی تەوێ بالله العظیم مامۆستا خوا ئاگادارە خەڵک ئەمانەیەوێ ئیسلەیش بچۆ بە تازەیەک مەسئولێکی پارتی یان ئەمانە واللهی خەڵک ئەچێ ڕێزیان لێگرێ خەڵ لەبەریان هەڵەچیە کورە خەڵک ماستایان لەبەرەکە یعنی ئەگەر دەرفەتم دەی خەڵک بگەڕێتەوە بۆ لای خوا واللهی وەسعەکە چارەسەرە بێ مامۆستا مامۆستا ژیان ئەیشێکی دێشتم هەیە کوڕێکم ئەندامی هەیە لە ماڵەوە ڕامی ساروتی بۆ مامۆستایە بۆ سوورەتی قورئانم بۆ خوێنێ خێری ئەگەیە ئەگەر ئەی خوێنی خێر تەگەی و دوعای خێرت بۆ لە خزمەتام دەرفەت هەبوو بەسەر چاو کاقارەمان گیان وەڵای نامەتا دایکم تەکلیفی کردو بۆی خوێنە لەبەر خوا لە خزمەتام پشتیوان بەخوا بەسەر چاو ئینشاءالله مامۆستا گیان دەستم ماچەکەم لە خزمەتام ئەستەغفر الله لە خزمەتام دەستی تۆش خۆش بێ خوا لەگەڵ بێ خوا وەڵا کۆمنتێک هەیە لە بەخشی ڕاستەوخۆکەمان بەڕێزێک بە ناوی بەختیار عەبدوڵڵا نووسیوێتی من وەکو ئەندامێکی سەندیکای کۆمنت خوێنەرانی کوردستان تەنها بۆ کۆمنت خوێندنەوە هاتووم داوا لە ئێوەی بەڕێزەکەین کۆمنتەکانتان بە کورت و پوختی بنووسن و ئاگاتان لە هەڵەی ڕێزمانی بێت زۆر سوپاس وەڵا قسەی دڵی منت کرد کاک بەختیارگیان سوپاسە دەکەم هیوای سەرکەوتنت بۆ خوازم بەردەوام بە لە خوێندنەوەی کۆمنتەکان ئەچمە لای باوکی دنیا لە کەرکووکەوە باوکی دنیا فەرموو لە خزمەتان باوکی دنیا فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته هەموو کاتت باش براکەم براکەم بۆ سەوەرەکەت پاشەکەوتی لێبڕینی دواسەوتنی موچەکەی بەردەوام دەبێت هەتا حکوومەتی هەرێم خاوەنی ئەم خەڵکە بێەوە هەر بەردەوامە بێ کام خەڵکە اینجا ئەم خەڵکی هەرێم وەبۆ خۆی مەجموعەی خەڵکی دەست بەرسیوە فەقیر و ناس بۆ خۆیان بە پێشبەر تەسەڕفاتیان پێوەبەن خەڵک بۆ خۆی نکتیوە ئەوانش بە پێشبەر دوچە چۆن دابینکەن چۆن دابینێکن چۆن تەربیێتەن هەروها لێ بە پێشیان دووەم شتێش بەڕاستی ئەگەر ئەم حکوومەتە لە ناوچەکەی سەرکردەکانی کۆمەڵ و یەکگرتووە یعنی هەموو معارەزەکان پێش خەڵک بکەون لە مامۆستا عەلی باسیرەوە لە کات دار إصلاح الدين الشاط وعبد الواحد فلا أقول كل بدل صوت إذا لم حكمة جزائر بكرة يشخص فيه مظاهرة يا كمبينيا البراد إما عمل أمجي ذا حساب مع الروس هذا اللي تخش كبر خاطرنا ركاب ما كمبينيا كانوا خالتي خوي تبرعتها أو ما زلانة تبرعتها نفس الشيء لا يعني شر هذا كتكوجن حتى هذا تسناكوجن حتى أنفس مداري برد هیچ علاجێکی نییە دەست خۆش بێ یاخوا باوکی دنیا زۆر سپاس بۆ پەیوەندیەکەشت هەر بژیت کۆتا پەیوەندی وەرەگرم مەریەم خان لە سلێمانیەوە السلام علیکم مامۆستا گیان وعليكم السلام ورحمة الله وبركاته دەستخۆشی لێ یەکەم مامۆستا گیان سەرکەوتوو بن خوا لێ ڕازی بێ وسپی بی ئینشاءالله لەسەر تەوەرەکەی تۆ تاکەی تاکەوادێ ئەوە هەردوومادێ ئەزانی بۆ وایێ لەبەرەوە وادێ کەوکو دەستخۆشیانێکم بازێ لە هاوڕەکانیان تا لە ماڵی بەزانی مادێ تا ئەو دزانە مابن تا ئەو جاشەخۆ فرۆشانی تورکیا مابن ئەوە لەبەرەوە دوایەوە تا ئەو قاچانە وەستە لەگەڵ ڕێزمان تا ئەو قاچی ئەوانە وەستە ئەو قاچانە وەستان کە بوو بۆ کرسی بۆوات ئەوە ئەوانن ئەیلاوە وادی خراپترە بێ باشتر نابێ بەس داواکەم لە چونکە سلێمانی زۆر غەدیرە کراوە لەوە نیغ لە مخۆن ێسارەکان لە هەموو هۆیەکەوە بە قسەی هەزار زانەوە دانش ئەوەی بە سلێمانی کراوە لەسەر سلێمانی خەڵکی لەسەر سلێمانی هێناوە
بتعبدي أم كادينين ويا أغير سليماني ها بو بغيرانا سليماني بو بخان بداخل بو سياسة بدارك عن سليماني كاوان سليماني كت دعواكم أو سليماني إذا مركزي بدرسوا بو سليماني دعواكم عشان عم تتوصل بغاية أنهم متوقورين هو وضعه وحاله عالمي تاعه يترصوا الزليل بي بتعبتي بنا معلي برزاني ده سنوات بقابل قاقمان بكوديكي وانا جبطاوة بقيت النوزر ام انزاني تر بهرها ولايك وبوتي ونغر عندي كتن بتمايسين رفقوشي ليك زور سپاس مريم خان بو پەیوەندیەکەت خواگەداری جەنابیشت بێ بینەرانی بەڕێز و خۆشەویست کاتی بەرنامەکە تێپەڕیوە دیارە وەکو کۆتا پەیوەندی مەریەم خانمان وەرگرت نەمانویست پەیوەندەکەی داخەینەوە ئەجینا دەمێکە پێمەڵەن کاتت نەماوە سپاسی ئەوەی بەڕێز و خۆشەویست دەکەم و هیوای لەشساغی و سەلامەتی بۆ هەموو لایەک ئەخوازم تاڵقێکی تریان بەرنمەیەک ببوورەکە قارەمان کە نەمتوانی لە خزمەتا بم دڵنیا بە ئینشەڵا لە ئەڵلقەکانی تر یاخود لە پەیوەندیەکی تایبەت ئامادەم نەک هەر ئەوە هەر ئامادەم بێمە خزمەتان بۆ بازیان لەوێ یەک سەعات دانیشم قورآنیشتان بۆ بخوێنم زۆرم پێخۆشە بێ سپاسی بێپایانم بۆ ئێوەی ئەزیز و خۆشەویست لە دوای خێر بێ بەشمان مەکەن تاڵقێکی تریان بەرنامەیە بەخواتان ئەسپێرم السلام عليكم ورحمة الله وبركاته.